سڵاو خۆشەویستان، مندوونە بن بەخێرن. ئەوڕۆ کە دەمانهەوێت لە مۆردی کتێبی ڕابێردگرین، کتێبی 38 قانونی قودرەت کە کتێبێکە بۆ مدیرێتی فەردی جەدیدەن خەڵک زۆری دەخێننەوە، کتێبێکی فۆقڵادەیە. هەر ڕۆژی دەمانهەوێت لە مۆردی قانونێکیانەوە قسە بکەین کە ئەو ڕۆژمان تەرخانداوە بە ئەوڵین قانونی کە دەڵێ هیچ وەختێک لە ڕئیسەکەت پێش مەکەوە. خۆب ئێمە بارهای بار لە زۆر جێگا دیتومانە کە زۆریەک لە کارمەندەکان زیاتر کاریان لە ڕئیسەکان لەدەست هاتووە. خۆب دوایەکەی دیتومانە یان ئەو ئیدارەیە دوایی کارهایەکی ناشایستیان کردو، یان ئەوەی کە ئیدارەکە کولە منحل بوو، یان ئەوەی کە ڕئیسەکان دەرکردووە، یان ئەوەی کە کارمەندەکە دەرکراوە. خۆ بەرحاڵ ئەو 38 قانونە زۆر ڕێز نوکتەی تێدایە بۆ زندگی و بۆ خۆشی ئاغای ڕابێردگرین چەندین مثالی باشی هێناوەتەوە کە مثالهای تاریخین، هەروەکو ئەوەی کە لە قسمەتێکیاندا لە یەکێک لە مثالەکانیاندا باسی ئاغای وەزیری دارایی ئاغای فوشە دەکا کە ئینسانێکی خۆش بەیان و ئینسانێکی دەوڵەمەند و ئینسانێکی خۆش بەرخورد بووە کە لە زمانی لوی چاردەهۆم لە فەڕەنسا بووە. ئەرزت کەم میوانیەک دادەنێ، ئاغای فوشە میوانێک دادەنێ بۆ ئەوەی کە خۆی بەرچاودانێ لە بەرچاوی پادشادا کە نەزەری پادشا تەلب بکە بۆی بێتە وەزیری ئەسلی ئەو دەمی، ینی ئەو سەردەمەی فەڕەنسا. میوانیەک دادەنێ، لەو میوانیەدا کارهایەکی عەجیب و غەریب دەکا، خەڵک زۆر تەوەجۆی پێ دەکەن. لەوێدا زیاتر ناوی پادشا دێنێ، دەڵێ لەبەر خاتری پادشا و کارانم کردووە، لەبەر خاتری پادشا ئەو جێژنەم بەرگوزار کردووە، یان ئەو میوانیان بەرگوزار کردووە. بەڵام لەوێکانەدا پادشا ئیحساس دەکا کە زیاتر ئاغای فوشە کەوتۆتە بەرساو تا ئەو، و هەر لەبەر ئەواقینی لێ هەڵدەگرێت و دوای مودەتێک بە بەهانەیەک دەیخەتە ناو زیندانەوە و هەتا ئاخری عمری لە ناو زینداندا دەبێت و لە ناو زینداندا دەمرێت. خۆ لەوێکانەدا مهمترین دەرسی کە لەو قسمەتەدا تێدایە، پادشای ئەحساسی ناامنی کردووە. هەر وەختێک ڕئیسەکەتان یان پادشاکەتان ئەحساسی ناامنی کە متمەین بن بە هەر شێوەیەک ئێوە لادەبە. پس ئاگاتان لێبێت هیچ وەختێک لە بەرچاوی پادشا یان ڕئیسەکەتان خۆتان بەرچاودانەنن. یەکێک لە پەیامەکانی ئەو قانونەیە. و مثالێکی دیکەی هێناوەتەوە لە مۆردی نەفەرێکی زۆر زۆر مهمەوە بەنێوی ئاغای گالیلا. بەرحاڵ ئێمە دەزانین مونەزەمێکی گەورە بوو و کە تەلەسکۆپ بوو و هەتا یەکێک لەوانە بووە کە ئەوڵی نەفەر کوتێتی زەوی دەسوڕێتەوە و زەوی خڕە. بەرحاڵ سریەک لەگەڵ نەزەریەکانی مخالف بوون. بەڵام ئێمە کارمان بۆ مۆزوعی نییە. یەکێک لەو خانەوادانی کە کۆمەکیان بە گالیلێ دەکرد، بەرحاڵ قەدیم وا بوو کە هەر هونەرمەندێک و هەر مونەزەمێک خانەوادەیەکی سەڵتەنەتی یان خانەوادەیەکی دەوڵەمەند توجار حمایەتیان لێ کردووە. خۆ بە ئاغای گالیلەش ئینسانێکی وا بووە کە قەدری ڕئیسی زانیوە، قەدری پادشای زانیوە، هیچ وەختێک حازر نەبووە لەبەر خاتری ئەوەی منفعەتی ماڵیەکەی لە دەستدا قەدری پادشا نەزانێت. خۆ بە مەسەلەن یەکێک لە کارەکانی کە ئاغای گالیلە کردی لە جەمدا، وەختێک سیارەی مشتری پەیدا کرد و قەمەرەکانی پەیدا کرد، یەکێک لە قەمەرەکانی کرد بە ناوی ئەو خانەوادە، خانەوادەی
مەدەیسی خۆ خانەوادەی مەدەیسی یەکێک لە قەمەرەکانی مشتری بە ناوی ئەوانەوەیە بۆ لە ناو خەڵکیش جاکوتی من بۆ سپاس و بۆ قەدردانی لەو خانەوادەیە بۆ گەورەی ئەو خانەوادەیە من ئەو قەمەرە دەکەم بەناوی ئەوە. خۆ ئاغای گالی لە لەوێکانەدا قەدری ڕئیسی زانی و قەدری پادشای زانی و قانونی 38 قانونی قودرەتی لەوێدا ڕعایەت کردبوو. خۆ ئاغای ڕابێردکردین 3 مثالی هێنا بۆ لە ناو ئەو قانونەدا کە ئێمە دوانیانمان بۆ باسکردن و چەند من تەبقیەوەی خوێندومەتەوە چەندانە ڕیز نوکتەی تێدایە چەندانە نوکتەی ڕیزی تێدایە یان چەندانە دەرسی تێدایە لە ناو ئەو قانونەدا کە من پێم خۆشە ئەو دەرسانەیە گەر من بۆ خۆم ئەحساسم کردووە کە لازمە یادداشتم کردو پێم خۆشە ئەو دەرسانە دەگەڵێەوە لە زەریاندانم. یەکێک لە دەرسەکانی کە من لێم وەرگرتووە دەڵێ هەمیشە ئێوە ئینسانێکی باهوش بن و هیچ وەختێک بە شکڵێک کارێک نەکەن کە ڕئیسەکەتان ئیحساسی خەتەرکە هەروەکو خانەوادەی لۆی 14 کە ئیحساسی خەتەری کردەوە پادشایە و فۆشەی کولەن لە وەزیری دارایی حەزف کرد و کولە خستیە زیندانەوە و کولە ماڵەکەی مسادرە کرد. هیچ وەختێک کارێک مەکەن کە ڕئیسەکەتان ئیحساسی نائەمنی بکە. دەرسێکی دووەم کە من لێی فێر بووم دەڵێ هەمیشە ئیجازە بدەن بە ڕئیسەکەتان کە ئیحساس کە لە تۆ ئاگاترە و لە تۆ زرەنگترە و لەبەر خاتی ئەوەی ئەو ئیحساسە هەمیشە لەودا بێ ئەگەر شتێکە لەو زیاتریش زانی دەبێ خوددار بێ و لە زۆر جێگادا نێڵێ لەبەر خاتی ئەوەی جایگاکان دەبێ ڕعایەت بێت. و نوکتەی سێوەمی کە من پەیامێک یان نوکتەیەک یان دەرسێکە ئەمن لەو قانونەم وەرگرت بە تعریف و بە تەمجید و کارهایەکی ئاوە هەمیشە لە ڕئیسەکەتان قەدردانی بکەن، هەمیشە ڕئیسەکەتان لە قودرەت ڕابگرن لەبەر خاتی ئەوەی ڕئیسەکەتان هەمیشە ئەگەر ئیحساسی قودرەتکە تۆ جێگاکەت یان جایگاکەت مەحفوظە. دەڵێ لە زیاتی ئەوەی کە کارێک بکەن بۆ خۆتان لە مەرکەزی دیتدابن یان لە مەرکەزی تەوەجوی خەڵکدا بن کارێک بکەن کە ڕئیسەکەتان لە مەرکەزی تەوەجودا بێ. پس منە و چواردانە دەرسەم لێ وەرگرت هەر کەسێکیش خوێندوویەتەوە پێم خۆشە کە لە کامنتەکاندا بۆمان بنووسێ کە چ دەرسێکی لە قانونی ئەوەڵ وەرگرتووە و حتمما ئەگەر پێتان خۆش بوو لایکمان کەن و سابسکرایبمان کەن و فیلمەکەمان بۆ دۆست و ڕفیقی خۆتان بنێرن. زۆر سپاس، ماندوو نەبن.